گرنگە بەڕێزەکانم هەر کاتێ موسیبەتێکت بەسەر هات بیر لە کەسانێک کەیتەوە موسیبەتیان زۆر لە تۆ گەورەترە، زۆر لە تۆ گەورەترە. یەکێ لە پیاوچاکانی سەلەف دەفەرمێ چوومە لای نەخۆشێک، مناڵەکانی خزمەتیان دەکرد، خێزانی خزمەتی دەکرد، بەس نەخۆش بوو لە ماڵەکەی خۆی. وتم ئەی فلانە کەس شکری خوا بکە، ئێستاش تۆ لە نعمەت دایی، بیر لەو نەخۆشانە بکەونەوە کە کەس مەوایە نیە، مەوا جێگای نیە تیایدا بمێنێتەوە. بیر لەو نەخۆشانە بکەنەوە، نەژنی هەیە نە مناڵی هەیە خزمەتی بکە. دەزانیشتی واشەیە کەواتە براکەم تۆ من هەر چەندە لە ناڕەحەتیش دابین، ئێستاش ناڕەحەتی گەورەتر زۆرە هاوە، مەزانە تۆ ئەخیری ناڕەحەتیەکانت توش بووە، و هەر چەندە لە ناخۆشی دابیت کە بیر لە نیعمەتەکانی خوای گەورە بکەینەوە زۆر زیاترە لەو ناخۆشیانەی کە بەسەرمان دەهاتووە. یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ ئەی ئەو کەسەی کە تۆ هیچ کەسابەتێکت بەدەستەوە نییە و زۆر بێتاقەتی، شکری خوا بکە، چانیە تۆ دەست و قاشت و چاوت و حەواست و لاشەت سەلامەتە، دەتوانی هەر ڕۆژێک کار هەبوو بیکەی. ئەی دەزانی کەسانێک هەیە دەست و قاچیشیان نییە، کەسانێک هەیە شەلەلن، کەسانێک هەیە ئەگەر کەسابەتی شەبێ ناتوانن بیکەن، چانی تۆ توانی هەڵسیت؟ بۆیە براکانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ انظروا إلى من هو أسفل منكم ولا تنظروا إلى من هو فوقكم فإنه أجدر أن لا تزدروا نعمة الله عليكم. دائما بڕوانە کەسانێک لە ژیانی دنیادا لە ژێر ئێوەن، سەیری کەسانێک مەکە، فلان وەزیرە، فلان ئەندام پەرلەمانە، فلان سەرۆک وەزیرانە، فلان چییە، ژیانیان خۆشە. با بە سەیری ئەوانە مەکە، سەیری ئەوانە مەکە. خوا دەزانێت چۆن ئەو ماڵی پەیدا کردووە و چ محاسبەیەک لەسەری دەکرێت. دڵت بەوە خۆش نەبێ، سەیری ئەو هەموو فەقیر و هەژارەکە کە زۆر ژیانی لە تۆ ناڕەحەتترە، ئەو کاتە تۆ قەدری نیعمەتی خوای پەروەردگار دەزانی.